دەستخۆشی بەرنامەکەت لێکم زۆر سپاس. دکتۆر گیان ئەوانەی کەوان ئاڵوودەی نەشتەرگەری جوانکاری دەبن چارەسەریان هەیە بەڕای بەڕێزت ئەم خوشکە تووشی ئەو ئاڵوودونە بووە هیچ چارەسەرێکی هەیە؟ زۆر سپاس دەریا خان قوی کێمەڵێن ئالوو دەبوون یانی وەکو مدمین بێ لە سەری هۆی پێوە گوتۆ نەتوانێت هەندێکی ئالوو دەبوون بەجگەرە کێشان ناتوانێت وەز جگەرە کێشان بێنێ هەندێک ئالوو دەبووە بە شت کڕینەوە هەندێک ئالوو دەبووە توش بووە بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ینی شەڕۆژی 4 ساعتە 15 ساعتی خەریکی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتەکان ناتوانێت خۆی لێ دەرباسکە ئەوەی ئالوو دەبوون ئەم خاتونە وەکو کە لەگەڵی دانیشتین و پێشتریش ئەم ئالوودە نەبووە ئەم کەوتوتە ژێر کاریگەری هاوسەرەکەی کە ئالوو دەبووە ئەم ئێساگەر مێردەکەی وازی لێ بێنێ من دڵنیام وازێنێ نایکە عملیاتەکە ئەم ئێستا بۆ عملیاتی شەشەم بەتەمایە بیکە ئەڵێ دشەکانم پێ دەڵێن لێ وایە کونەلووتی وایە نازام چی پیاوەکەی پێڵێ ئەجینا ئێساگەر پیاوەکەی بڵێ من بە تۆ ڕازیم بە هیچ شێوەیەک ڕازینیم چی عملیاتکەی ناچێت ئەگەر ئەم ئالوودە بووە مێردەکەشی بیوتایمەی کە هەرەی کرد ئەم ئالوودە نەبووە بەڵام من بەداخەوە بۆ بە پاشکۆی هاوسەرەکەی کەسێتی لاوازە ڕێی نییە ناتوانێت بۆسێتەوە بەرامبەری وڵات چییە خۆ ینی ئەمەڵێ خۆشمەیە بەس ئەمە خۆشەویستی کوێرانەیە خۆشەویستی یەکتەڕەفە یەک لایەنەیە ئەگەر خۆشەویستی حەقیقی و ڕاستەقینە بواە ئەبواە بەرامبەرەکەشی ئەمی خۆش بیساچکە خۆشەویستی یەک لایەنە فەوتانە لە یەکلاوە بەسم خۆی تەسێ بە قوربانیە بەڵام مێردەکەی هاوسەرەکەی ئەم ئالوودە بووە فعلەن مدمین بووە لەسەر لاساییکردنەوەی ئەکتەر و گۆرانی بێژ و شتیوە بەمەوە گوتوێتی نەک بەخۆیەوە ئەمیشی ناچارکردەوەی سام ئەتوانی بڵێ ئەمیش خەریکە بووی بە ئالوودە بوون بۆ بۆی مێردەکەی ڕازی کات